بەڵێتر لە کاتێکدا یادی ڕۆژیاڵای کوردستان و مێژووە بۆ کورد دەکرێتەوە کە کۆمەڵێک پێشهات و ڕووداوی سیاسی نوێ لە ناوچەکە عراق و کوردستانیش ڕوو دەدەن. لەبارەی ئەم بابەتە وەروەها یەکبوون و یەکڕیزبوون لە نێو کووردا قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. ئەمڕۆ ڕۆژیاڵای پیرۆزە لە جەنابیشت، بەڵام ئەمەوێ سەبارەت بە بابەتە گرنگ و بنەڕەتیەکە لەسەرم ڕۆژە قسە بکەم، ئەویش یەکڕیزی کوردان و یەکدەنگبوونیانە. لەم پێشهات و گۆڕانکاریە خێرایانەی ناوچەکە بەگشتی کورد چۆن دەتوانێت سەنگی خۆی لە نێو ڕووداوەکاندا بپارێزێت، بە تایبەتی ئەو مێژوەی کە هەیەی لەباری نەتەوەی و نیشتیمانیەوە؟ زۆر سپاس. سەرەتا ڕۆژی ئاڵای کوردستان لە بەڕێستان و تەواوی کارمەندانی کوردستان کەناڵی ئاسمانی کوردستان 24 و تەواوی گەلی کوردستان پیرۆز دەکەم و ئومێدەوارم ئاڵای کوردستان هەمیشە شەکاوە بێتن لە ئاسمانی کوردستاندا. خۆتان دەزانن ئاڵای کوردستان سمبۆلی نەتەوەیی و نیشتیمانی خەڵکی کوردستانە و ئەو ئاڵایە هەتا ئێستاکەش لە باشووری کوردستان، لە باکوور، لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەشێکی زۆری ڕۆژئاوای کوردستان لەلایەن گەلی کوردستانەوە هەڵدەکرێتن و دەتوانین بڵێن بۆتە سەیوانێک بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان، هێزولانە سیاسەکانی کوردستان لەژێر ئەو سەیوانەدا کۆبنەوە. لەو کاتەشدا بە تایبەت کە ناوچەکە هەمووی دەکوڵێ و لە بەردەم کۆمەڵێک گۆڕانکاری گەورەدایە، چه ئەو گۆڕانکارانەی کە ڕوویان داوە، چه ئەوانەی کە چاوەڕێ دەکرێت ڕوو بدرێتن. بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان لە ڕۆژی ئاڵای کوردستان جارێکی دیکە هەوڵی ئەوە بدەن دەزەنا و دەستی یەکتر بنێن لەژێر ئاڵای کوردستان کۆبنەوە بە یەکدەنجی، بە یەکڕیزی خۆ ئامادە بکەن بۆ ئەو ئەگەر و پێشهاتانەی کە دێنە پێشەوە. لەبەر ئەوەی یەکڕیزی و یەکدەنجیمان تاکە هێزی کاریگەری ئێمەیە بۆ سەرکەوتنمان، بۆ گەیشتنمان بە مافەڕەواکانمان. و ئاڵای کوردستان کە خاڵی کۆکەرەوەی هەموولایەکمانە دەتوانین ئێمە سوودی لێوەربگرین و ئەو ڕۆژە بکەینە ڕۆژی کە ڕۆژی ئاڵای کوردستانە بیکەینە ڕۆژی یەشێتی کوردانیش، ڕۆژی یەشێتی گەلی کوردستان. باشە، چەندە پێویستە لەم قۆناغەدا بە تایبەتی کورد یەکگرتو و یەکدەنگ بێت، جگەلەوەی ئاماژە بە ڕۆژی ئاڵامان کرد بە تایبەتی و ڕووداوانەی کە ئێستا ڕوودەدەن بەرامبەر بە حکوومەتی عێراق کە هێشتا عقلێتێکی شۆڤێنی مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات، ئەوەی کە لە عێراق ئێستا هەیە. ئەم پێویستی تا چەندە بۆ پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان گرنگە؟ خۆتان زان حکوومەتی عێراق دەتوانین بن لە دامەزرانی دەوڵەتی عێراقەوە تا ئێستا حکوومەتێک دووەکانی عێراق لەو کاتانەی کە لاواز بوونە هانایان بۆ کورتێناوە، لەو کاتانەی کەوتنەوە سەرپێی خۆیان دژی خواستەکانی گەلی کوردستان وەستاونەتەوە و ئەو یاریەی نێوان حکوومەتی عێراق و خەڵکی کوردستان بەردەوام بووە و تا ئەمڕۆکە شاتووە. و ئەگەر تێبینیتان کردبێ ئێمە ئەگەر بە یەکڕیزی چووبینێتە بەغدا لە دیالۆگەکانمان لەگەر حکوومەتی عێراقی دائیمەن سەرکەوتوو بووینە و پێگەی ئێمە بەهێز بووە. بەڵام بەداخەوە ئەو پەرتەوازەیەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی کوردستان هەیە کە گۆڕەپانی سیاسی کوردستان پەرش و بڵاوە، ئەوە وای کردووە کە بەغداش زیاتر مەرجەکانی خۆی بەسەر ئێمەدا فەرز بکاتن. هەرچەندە من هیچ کاتێک چاوەڕوانی هیچ کارێکی خێر نەبوومە لە بەغداوە، چاوەڕوانیش نیم، نە لە ڕابردوو چاوەڕێ بوومە، نە ئێستا نە لە داهات. توانیمان دەرس لەو ئەزمونانە وەربگرین، وانە لەو ئەزمونانە وەربگرین. بەداخەوە گەلی کوردستان نەیتوانیوە سوود لەو ئەزمونانە وەربگرن. ناوە ناوە دەگەڕێنەوە بەرەو بەغدا و بەغداش دەبینین چۆن مامەلەمان لەگەر دەکاتن. بۆیە پێویستە لایەنە سیاسیەکانی کوردستان ئێمە شێشەکانی ناو خۆمان چارەسەر بکەین و ئەوەی کە ئامادەین بۆ بەغدای بکەین با بۆ خۆمانی بکەین، با لایەنە سیاسیەکان بۆ یەکتری بکەین. ئەوەندەی کە ئێمە پیر بەغداوە چین با پیر یەکترەوە بین، با دەستی دۆستایەتی، دەستی هاوکاری، دەستی یەکڕیزی بۆ یەکتر درێژ بکەین. لەوەوە ئێمە دەتوانین مەرجی خۆمانش بەسەر بەغدادا بسەپێنین و بەسەر خەڵکتردا بسەپێنین و دەبینە ژمارەیەکی بەهێزتریش لە هاوچێشەی ناوچەکە، لە هاوشە سیاسیەکانی ناوچەکە ژمارەیەکی بەهێزترش لە کاتی دیالۆگ لەگەر حکوومەتی عێراقی. زۆر باشە. هەرێمی کوردستان ئێستا توانێتی جگەلەوەی کە بۆتە پەناگێکی ئارام بۆ کەسانی کە لە پارچەکانی دیکەی کوردستانەوە ڕووی تێدەکەن، بۆتە ئاڕاقەمێکی دیار لە نێو ئەو هاوکێشە سیاسیانەدا کە هەیە. بۆ نمونە ڕووداوەکانی سووریا کە ڕوویدا، کورد چاوەڕێ ئەوە دەکات کە مەرجعی سیاسی لە هەرێمی کوردستان کە سەرۆک بارزانیە بتوانێت نەخشەڕێگەیەکی باش و مێژووی بۆ کورد لە سووریادا بڕێژێت. ئەم پاراستنی ئەم سەقامگیری و ئەمنیەتە لە هەرێمی کوردستان هەیە و مانەوەی وەکو قەوارەیەکی پارێزرا و چەندە بۆ ناوچەکە بۆ کورد گرنگە؟
هەرێمی کوردستان هەمیشە جێی ئومێدی هەموو لایەنە سیاسەکانی هەر چۆر بەش کوردستان بووە و لە ماوەی ڕابردوور جەنابی سەرۆک مسعود بارزانی ڕێبەری بزای ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان هەوڵەکی زۆریدا بۆ یەکخستن و دروستکردنی هەماهەنگی لە نێوان هەموو لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان وەک لە ڕێکەوتنامەی هەولێر 1 هەولێر 2 ڕێکەوتنامەی دهۆ کە دوا ڕێکەوتنامە بوو بەداخەوە لایەنە سیاسەکان لەسەر ئەو ڕێکەوتنامەیە نەڕۆیشتن ئێستاش دەبینین ڕەوشی ڕۆژئاوای کوردستان زۆر هەستیارە لە کاتێکدا ئەوانەی لە سووریا هاتنێتە سەرکار هەرچەندە جۆلانی گوتی ئێمە هەوڵدەین زوڵم لەسەر کورد لا ببین بەڵام ئەو قسانەمان زۆر بیستووە پێشتر لە بەغداد ئەوەی کە دەهاتە سەرکار لە سەرەتا کۆمەڵێک نیەت باشی پیشان دەدا بەڵام کە دەکەتە سەرکار لە هەموو بەڵێنەکان پاشگەز دەبووە ئەوەی یەک دوو ئێمە سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان پێویستیمان بەوەیە بە ڕوئیای چنەتەوەی نیشتیمانیەمەی لەگەر بکەین و هەموو لایەنە سیاسیەکان کە لە ڕۆژئاوای کوردستان لە کار و خەباتدان ئەوانەی کە لە دەرەوەشن هەمویان پێکەوە شاندێکی هاوبەش پێک بێنن بە یەکگرتووی ڕووبکەنە شام لەوێوە دەتوانن بەشێک لە خواستەکانی گەلی کوردستان لە ڕۆژئاوا بەدەست بێنن بەڵام ئەگەر شاندی جودا بچێت پێگەی کوردیش لە ڕۆژئاوا لاواز دەبێت بۆیە دەبێت باشووری کوردستانیش هەرێمی کوردستان جەنابی سەرۆک بارزانیش بە حکمەتی خۆی و بە سیاسەتی حەکیمانەی خۆی هەوڵ بدە جارێشتر لایەنە ناکۆکەکان نزیکی یەکتر بکاتەوە بۆی شاندێکی هاوبەشیان لێ پێک بینی و ئەو شاندە ڕووبکەنە شام بۆ ئەوەی لە حکوومەتی ئایندەی سووریا مافەکانی کورد بسەلمێنرێ لە نووسینەوەی دەستور لە سووریا مافی کورد بسەلمێنرێ وەکو دووەم نەتەوە بۆ دەبێ ئێمە هەوڵی ئەوەش بدەین بۆ ڕۆژئاوای کوردستانیش داوای فدرالیت بکرد لەم خۆناغەدا وەک ئەوەی کە ئێمە لێرەدا سیستمی فدرالی لە عێراق پیاده کراوە سوورەش بێت دەوڵەتێکی فدرالی چونکە سووریاش لە ڕووی پێکهاتەی نەتەوەییەوە پێکهاتەی ئاینیەوە کۆمەڵێک پێکهاتەی تێدا هەیە ئەوانە هەمووی داوای مافی ڕەوای خۆیان دەکەن هەرێمی کوردستان لەوەدا دەتوانێت هاوکار بێت لەگەڵ ڕۆژئاوای کوردستان و بە تایبەت جەنابی سەرۆک بارزانی دەتوانێت هاوکار بێتن باوەڕ دەکەم هەموو لایەنێک ئێمە بەڕاستی دەبێت گوێ لە ڕێنماییەکانی جەنابی سەرۆک مسعود بارزانی بگرین لەبەرەوەی ئێمە وەکو لێڤەگەرێک وەکو ڕێبەری وزارە ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان سەیری کاک مەسعود دەکەین جەنابی سەرۆک بارزانی بە تەنیا لەسەر پارتی حیساب نییە ڕێبەرێکی گەلی کوردستانە ڕێبەری نەتەوەی کوردستانە بۆیە دەبێت لەو مەسەلەیەدا ڕۆڵی کاریگەرانەی خۆی ببینێتن و ڕێنمایی خۆی هەبێتن لە ڕێگەی پەیوەندی خۆی لەگەر کەناڵە نێودەوڵەتیەکان لەگەر کەناڵە ناوچەیەکان و بە هاوکاریش لەگەڵ لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان هەموو لایەنەکان لێک نزیک بکاتەوە ئاراستی شان باشە با بگەڕێنەوە سەر بابەتی ڕۆژئاوای کوردستان ئاڵا ڕەمزێکی نەتەوەیە ئەبینین سەدان کەس و هەزاران کەس لەسەر ئەو مۆرکە نەتەوەیە شەهید کراون تا ئەم دەستکەوتانەی ئێستا هاتۆتە دی پاراستنی و ئینتیمانەتەوەی و نیشتیمانیە بەرامبەر بە شوناسی نەتەوەیمان لە ئێستادا ئەرکی کێ پێتان وایە کە نەوەکانی داهاتوو دەتوان لەسەر هەمان ڕێچکە و مێژوو بەردەوام بن بۆ پاراستنی و شوناسانە بە باوەڕی من ئاڵا کە سمبولی نەتەوەی و نیشتیمانی خەڵکی کوردستانە پاراستنی ئەو ئاڵایە پاراستنی ئەو هەستا ئەرچی هەر تاچێکی کۆمەڵگەی کوردستانە و ئەرچی لایەنە سیاسیەکانیشە ئێمە بەڕاستی لەم قۆناغەدا دەبێ ئاڵای کوردستان بەرز بکەینەوە کوردایەتی بکەین خۆمان لە چوارچێوەی تەنجی حیزبایەتی دەربێنین وەک کورد هەڵسوکەوت بکەین لەگەر بەغدا وەک کورد هەڵسوکەوت بکەین لەگەر تورکیا لەگەر ئیران لەگەر شام بەوە ئێمە دەتوانین بوونی کاریگەرانی خۆمان بسەلمێنین بۆیە پاراستنی ئەو ئاڵایەش پاراستنی هەموو لایەکمان زۆر باشە بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی پارتی یەکێتی نەتەوەی دموکراتی کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ دەست خۆش